نزیکەی 12 سەعات بەسەر ڕووداوەکەدا تێپەڕی. هێزەمنیەکان باندێکی 7 کەسیان دەستگیر کرد کە ویستیان با دزینی زیاتر لە ملیارێک و 200 ملیۆن دیناری موچەی فەرمانبەرانی نەخۆشخانەی شار ترس لای هاوڵاتیان و موچەخۆران دروست بکەن. بەڵام هێزەکانی دژەتیرۆر و ئاسایش و پۆلیس دوای ماندووبوونێکی زۆر و پشکنینی بەردەوام تۆمەتبارەکانیان دەستگیر کرد و دڵنیاییان بۆ هاوڵاتیان گێڕایەوە کە هیچ کەسێک ناتوانێت ئارامی شار تێک بدات. ئەوانەی کە بیانوێ ئارامی ئەم شارە تێکبنەوە پیانەڵین لێرەوە، ئەوە ئێمەین لێرەوە، ئەوە ئێمەین، ئەوە پۆلیسە، ئەوە دژەتیرۆرە، ئەوە هەموو ئەو دەستگا ئەمنیانە بەیەکەوە وە هەموو لیژنەی ئەمنی بە سەرۆکایەتی پارێزگاری سلێمانی ئێمە لەگەڵ قایمقامی سلێمانی ئەو لیژنانە کاران وە ڕێگە نادەین بە هیچ جۆرێ تەجاوزکرێتە سەر هاوڵاتیانی خۆمان. دزی لە هەموو دنیا کراوە ئەشکرێ، ئەمە کۆتاییش نییە، ئەمە بەمە ئارامی شار تێک ناچێت. ئەگەر هێزە ئەمنەکان نەیانتوانیە ئەمانە دەستگیر بکەن، ئەو وەختە خاوڵاتیانش ئەیانتوانی گلەیمان لێ بکەن. بەڵام کەمتر لە 15 سەعات ئەمە دەستگیر کراوە تاوانێکی وا گەورە، ئەمە جێی دەستخۆشیە بۆ هەموو دەستگا ئەمنەکانی شاری سلێمانی. لە ناو زیندانێکتریاندا ناسیوە و یەکێک لەو کەسانە کە سەرۆکی باندەکەیە. باوتەی هێزامنیەکان تۆمەتبارەکان پێشتر چەند تاوانێکی دیکەیان ئەنجام داوە و با بڕیاری دادوەر سزا درابوون و با لێبوردنی گشتی ئازاد کرابوون و لا گرتوخانەدا ئەو کەسانە هاوڕێی یەکتر بوون. سەرۆکی باندەکە ماڵیان لە نزیک بانکی گۆژە بووە. ماوەی چەند ڕۆژێک چاودێری شێوازی دابەشکردنی موچەی فەرمانگا حکومەکانی کردووە لەو بانکەدا و زانیاری لەسەر کۆ کردوێتەوە. دواتر پلانیان بۆ داڕشتووە و لە سەعات 11 ڕۆژی 12 ئادار لەسەر شەقامی ئیبراهیم پاشا بەچەک و دەمامکەوە هێرشیان کردوتە سەر لیژنە سێکەسیەکەی موچەی نەخۆشخانەی شار و با زۆری چەکی دەمانچە و کلاشینکۆف کارمەندەکانی نەخۆشخانەی شاریان دابەزاندووە و ئۆتۆمبیل و پارەکەیان دزیون. بەڵام نزیکەی سەعاتێک دواتر مینی پاسەکە لە نزیک گۆڕستانی سەیوان لەلایەن هێزامنیەکانەوە دۆزرایەوە و پارەکە دزرا بوو. پلانی تۆمەتبارەکان زۆری نەخایاند و دوای کەمتر لە 12 سەعات کەوتنە داوی هێزامنیەکانەوە و دەستگیر کران و دەرکەوت ئەم ئۆتۆمبیلانەیان لە تاوانەکەدا بەکارهێناوە. پارە دزراوەکە دوای نمایشکردنی لە بەردەم کەناڵەکانی ڕاگەیاندندا ڕەوانەی دادگای سلێمانی کرا و دوای دڵنیابوون لە بڕی پارەکە دادوەر بڕیاریدا پارەکە بنێرێتەوە بۆ نەخۆشخانەی شار و بەسەر موچەخۆراندا دابەش بکرێت کە ژمارەیان زیاتر لە 1400 پزیشک و کارمەندە. بەگەیشتنی پارەکە بۆ نەخۆشخانەکە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و کارمەندانی نەخۆشخانەی شار بە خۆشحاڵیەوە ڕۆڵی هێزەمنیەکانیان بەرز نرخاند بۆ گەڕانەوەی موچەکانیان. و ئێمە لێرەوە زۆر سپاسیان دەکەین و ئێمەش وەکو کارمەندانی تەندروستی و بە تایبەتی کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەی شار دوو جار دڵخۆش بوون. جارێک لەبەرەوەی موچەکەیان بۆ گەڕایەوە، جارێک لەبەرەوەی شاری سلێمانی شارێکی ئارامە و ئینشەڵڵا هیچ کارەساتێکی لەو شێوەیە جارێکە دووبارە نابێت. توتیان موچەکە دزراوان ناخۆش بوو، هەمومان بەڕاستی پێمان ناخۆش بوو. بەشکورم ڕۆیتر زۆر سپاسی هێزی دژەتیرۆر و ئاسایشەکەی کە بە زووترین کات بۆیان دۆزینەوانێ. شتێکی ناخۆش بوو بۆ هەمومان لەبەرەوەی کە ئێمە نزیکی 4 ساڵە بۆ نەوعا موچە وەرەگرین، بەڵام سەلامەتی خۆمان و برادەرەکانمان لە پێش هەموو شتێکەوەیە. ئێستاش کە بەو نەوعاوەرەگرێکی شتێکی خۆشە بۆمان. زۆر ناخۆش بوو بۆ مدیرەکەمان کاش بۆ ئێمە هەمومان بۆ ئێمە شۆک بوو، بەس دەستخۆشی لە برایانی ئاسایشەکەین ئازیەتیان کێشا بەڕاستی ماندوو بوون. ئەم ڕۆژ بەڕاستی هەواڵێکی خۆش بوو ئێمە بەیانی. باپێی زانیاریەکانی کورسات نیوز سەرڕای گرتنی حەوت تۆمەتبارەکە چەند کەسێکی تر لەلای هێزەمنیەکان دەست بەسەرە و بە بڕیاری دادوەر لێکۆڵینەوەیان لەگەڵ دەکرێت بۆ ئەوەی هاوڵاتیان دڵنیا بکەنەوە هەر کەسێک دەستی لەو تاوانەدا هەبێت سزای یاسایی خۆی وەرگرێت و هیچ کەسێک لە داهاتوودا نەتوانێت بیر لە تاوانی هاوشێوە بکاتەوە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.